هروج فينشت إشاري أوريكي لنا دعموا تبخون وبخيالي شركة يجنا حسام خرجر دعاء بيدكني دعاء ملوكن سادبي إن شاء الله سادبي أما المساء هنرى إبراهيم سابر سڵاوتان لەبێ و کاتتان باش لە ماڵی هونەرمەندێک داینکە لە حەفتاکانی سەدەی ڕابردووەوە دەنجی چۆتە ناو هەموو ماڵێکی کوردەوە ئەو هونەرمەندێک کە ماملێ سەرسان بووە بە دەنگەکەی و بە گۆرانی ئۆفسەلام و پەروانە چۆتە ناو خەڵکەوە ئەیش بەڕێز مامۆستا ئیبراهیم سابیرە مامۆستا سڵاوت لێبێ و کاتت باش دۆخی تەندروستی چۆنە مامۆستا سلااوتون برادران سلااو کەناڵەکەتان زۆر سپاس دۆخی تەندروستی چۆنە ئێستا مامۆستا وڵای باش نیمە بەڕاستی نەخۆشم یعنی ئێستا کەوتویتی ئەم دۆخەوە خەڵک و لانی بەرپرس ئاگیان لێتە وەکو هونەرمەندێک خەڕێگەر دوعام پێ دەکرێت دوعام لێ بکەن چا دەبی ئینشاڵڵا چا دەبی خەڵک چ بکەیانی دۆخی دارایی ئێستا چۆنە مامۆستا وڵای لەو پەرە خراپیمە ئەرێ وەڵا لە ساڵی 1970 ئەمن دەستم بە گۆرانی کۆتی 50 سالە ئەوە لە خۆ دەبینی بەرو خانی دەبینی بەڵێ ئێمە لە گۆرانیەکاندا بە تایبەتی لە گۆرانی ئۆفسەلام کە زۆر چۆتە ناو خەڵک هونەرمەندێک دەبینین گەنجێک قژێکی ڕەش و جوان و دەنگ و ئەدایەکی خۆش ئێستا ئەم حەزە لەکوێیە ئەم حەزە هونەری مامۆستا کە ئەم گۆرانیان دەبینێتەوە هەستی چۆنە بەرامبەری وڵای شتێکی جوانم دروست کردیە بەڕاستی عالم زۆرە لێم ڕزایە خاصم بە گۆرانی ئۆفسەلام ئایەوەیە فەروانە ئەوانە قەدیمەکانن لە هەفتاکان و هەفتا سێ وشتووە تۆمارم کردینە لە بەغدایە بەڵێ مامۆستا ئێستا ئەگەر تەمەن و تااقەت و توانە ڕێت بدا هەر حەز بۆ هونەر ماوە هەرێ وەڵا ئەمە بەسا هونەرەوە ئیبراهیم سابیر هیچ گۆرانیەکەت هەیە بڵاو نەکرابێتەوە و ئێستا بڵێ خۆزگە بڵاو بکرایەوە بەرهەمێکت هەبێ تۆمارت کرد بێ بەڵام بڵاو نەبوو بێتەوە بارەوە کارێک بێ بەرهەمەکەت فەوتا بێ ئێستا لە تۆمارکردن لە تۆماری گۆرانەکانی من زیاتر لە 600 تا 65 گۆرانی تۆمارکراوی کەناڵەکانم کەناڵ جیازیەکان ئەو بەرهەمانت پارێزراون ماون وڵای لەگەر باوازی ناوناوە سەرێکمان لێدا شتێکمان تەزیێ دەکرد حەز دەکەی کەسێکە بێ ئەم بەرهەمانت هەموو بۆ کۆ بکاتەوە وەک ئەرشیفێکی مامۆستا ئیبراهیم سابیر بپارێزرێن ئەرێ وەڵا لە خۆشیان وە بزانم ئاران ئەمەوەرە وایە کە شتێکی وا لە بۆم بکەن ئەتوبری وا دەست بەتاریدا ببینی حەز دەکەی ئەمە ڕوو بدا بێگومان بەرهەمەکانت بۆ بپارێزرێ هەڵژیرێن ئەوە کورتفەشی زۆری دەوێت لە توانای تو دانیە 65 گۆرانی کو سازی دەکەی و ڕێکی دەخەی لە بۆ تەلەڤیزیۆنێکی کە هەموو دووەری ئەوروپا دەیبینی دەستەکان خۆش بە مامۆستا لەمە زیاتر هیلاکت ناکەم دەزانم بارودۆخە تەندروستیەکە تەوانە بڵێ ئەمە مامۆستا ئیبراهیم سابیرە کە هەم بۆ خۆی لە تیپی مۆسیقای باوازیدا بۆ هەم لە تیپی هونەری هەولێریش کاری کردووە و ئێستا بەداخەوە بۆی ئەوەی کە بارودۆخە تەندروستەکەی وەک پێویست نییە ناتوانێت بە باشی دەربڕینەکان و ئەوەی پێێتی بیگەێنێ ئێمە شوای سەلامەتی بۆ دەخوازیین پێم خۆشا وەگراوچیان بم کوچی یەگە ساچمە ئەو سارسەری هەوساڵە ئارەزوو سێماچمە خاچی کۆیە ئێمەنە بەبێ ئەو کوڵی بۆچمە خاچی کۆیە ئێمەنە بەبێ ئەو کچەی بۆچمە سلام جان سلام سلام لە یاری نازەنین بۆ نەپرسی لە حاڵم ڕۆژێکی بەیانی بوو چوومە گەراجی چۆمان نێزیێکی وەی بوو کە تیارەکان دەست بە خەسە بکەن ڕبعکەمدا سا خەچی لۆی بسمعات جۆمەران وەکو کەل ئادە وەکو جاران بچوو لەوێن دەرێ وەختەکەی بکوژم احتیفاز بەخۆم بکەم چوومەوێن دەرێ ئەوەندا خەرەبارەغ بوو زۆر خەرەبارەغ بوو وەرحاسر بە هەر زۆرکی
هەر چۆنێکی بی خۆم خزاندە ناو جێبە بوو 20 کەسی زیاتر تێدا بوو لێماندا ڕۆیشتین لە بۆ عاجومەران لە ناوپردان لە دەربەندی لە ناوپردان نوزە نووز دەکەم گوێ لێ بوو ئاڕم داوە کابراایکی بەسەر قامەت ئێرانی بوو ئەو گۆرانی لە گۆرانی ئۆفسەرامی دەگوت ئیدی هەتا گەیشتینە ئاجۆمەران ئەو گۆرانی هەر لە بۆ گوتمەوە گوتم دۆدەری پێم گوتیە لۆم دووبارە بکەوە وەڵا گەیشتنە ئاجومەران ئەو لێدا بە جادەدا لێدا ڕێژی تەوە لە بۆ لە ئێرانێ ئەمریش لە جادەی مامەوە گوتم بە وا باشە ئەو گۆرانی هەتا لە مێشکم خەزنە با تۆماری بکەم لە بۆی لەبیرت نەچێتەوە گۆرانیەکە لە بیر و نچتەوە وەڵا چوومە بەر لە میتکانە چیتکان ئەوەوەکو ئێرە ئارامە پێ بوو تەزیلی گەورەوە تەلەڤیزیۆنەی لێ گوتم خارە ئەوە تەزیلەکە گوتی بەرێ هەرچوو چوو لێ گۆرانیەکە تەزیل کرد بەرێ لێ گۆرانیەکە تەزیل کرد گۆرانی ئۆفسەلام لە جادەی ئەو لێدا ڕۆیشت کابرای ئێرانی ئەمنیش چوومەکەن کابرای چکاندار لەوێنتە لە ڕخسەتم لێ خۆز گوتم ڕخسەتم لێ خواست کە ئەو گۆرانێ پێ تۆمارکەم وڵات شتێکی هاویشتە سەرێودای داوە گوتی فەرمە قسام کە گوتم بیدە مستەخۆم وڵا چوومە پشتشکانەکەی لەوێندرێ گۆرانیەکەی ئۆفسەلام لەوێندەری گوت کە گوتم پێم خۆشا وەگراوچیان بم کوچی یەک ساچمە ئەو سارسەری هەوساڵە ئارەزوو سێماچمە خاچی کۆیە ئێمەنی بەبێ ئەو کوڵی بۆچیمە خاچی کۆیە ئێمەنی بەبێ ئەو کچەی بۆچیم ئۆف سەلام جان سەلام سەلام لە یاری نازەنین بۆ نەپرسی لە حال ئۆف سەلام جان سەلام سەلام لە یاری چاو جوانە تا دەمرم دەناڵ ئەو گۆرانم ئەوە تۆمار کرد بە هێواشی لە باغەرم ناو ئێواری چوومەوە گەرجەماعەت مامۆستا سەردار بوو ڕەحمەتی خوای لێبی مامۆستا وریا ئەحمەد بوو ئەو جەماعەتی باوازی هەمووی لە ناوخانێکی دابوون لە چۆمان لێ بوانت کە ئەو گۆرانیت هەیە دەتێت تۆماریکەی کە وریافەندی و سەردارفەندی لەکەنێک بوون پێم گوتم مامۆستا ئەمە گۆرانێکی چاکم دیتیتەوە زۆر باشە ئەوش گوتیان ئەتو یان لە گاوانان یان لە شوانان گۆرانی فۆرکلۆر دەبینیەوە دەوەرە بیرێ بزانین چییە کە گۆرانی ئۆفسەلامم گوت ئەوان بچوونە بارەکی دیکە گوتیان ئیبراهیم ئەو شریتەی دەست نەدەی ئینشاڵڵا ئەگەر ئینشاڵڵا کە چوینەوە کوێ بەسەر بەرزی لێ تۆماری دەکەن لەگەر تیپی مۆسیقای باواجی تۆماری دەکەین باشەکە لە بۆ باوازی دەمبینێتەوە بەسایە جەناوت وەڵا کەنەوە بە تەمرینم دەهات لە کوێەوە دەچمە دەرێت ساعتە خەریکم دەبوون تا گۆرانەکەم پێستا ساڵی چەند دەرفەتە بوو گۆرانیەکە تۆمارکەی وەڵا ئەمە باخچەمان هەبوو مەبەستم گۆرانی ئۆفسەلام ساڵی چەند بەڕەسمی تۆمار کرا و بڵاو کرایەوە 78 لەکوێ تۆمار کرا لە تیپی داری هەولێر ماملی هەر سوور بوو گوتی بەڵەت نیم وتی زەنجێکی خوارێ خۆش بە ئەسەنم دێتە بەرجێ ئیسماعیلی برام هەرستا پێ گوتی کاک ماملێ ئەو دەنگە ئیبراهیمی برامە
ئەو تاالەخۆ مەوجودە لێروکانە ئەو دەستی کرد بە گۆرانی ئەمن دەستم کرد بە گۆرانی زیاتر لە 40 دقەی پێکەوە گۆرانی ماڵ براکەم پێشمەرگە بوو ئیسماعیل لە کارۆخی هاتە خوارێ پەیوەندیم پێوە کرد وتی کاکە نەخۆشم وتم نەخۆشی ئێستا ئاودی و دەکەم ئێرانێ لەوێندە لە عیلاج وشتی وەرگرە زێری قوتدا بوو زێر و دەگەری چمە ئێرانێ کاتی داخلی ناو مەهاباد بووین ئەو کاتە چوویە لای مامۆستا محەممەدی ماملێ بەڵێ بەناو بە مەهاباددا ڕۆشتنەوەی بچینە ئیسماعیلی برام گوتی کاکە حەز دەکەم حەز دەکەم ماڵی ماملێ بدۆزێتەوە حەز دەکەم ماملێ ساقی تەکسەکەی گوتی مارە ماملێ ئەوە ئەو کوچەیە گوتمانەوە نێزیکە با چاپاکەوتنەشتە گفتوگۆی شتێک وەکو هونەرمەندە چون لە دەرکەماندا دەرکاکەیان تەختە بوو هات زۆر پاراوە زۆر کورفەت و نۆکەری کرد من مجرد ئەمە چاپێکەوتنێکی سادە فەرمووی لێکردین چوین بخانەکەیان دوو قاتە سوینە سەرێ لەگەری لەو ئانشدا دووسێ پێشمەرگەی دیکەی لای چەم سەمار و ئەوانە پەیدا بوون لەوێ بە پێوانیم بیستمە لەوێ داوای گۆرانیان لێ کرد و دەستان بە گۆرانی گوتن کرد چونەوە دانیشتین هەرێکە نیازی وا بوو کە شریتەکی کراوەی پێبیتن دمامدە لە من حاصر کوڕەکان کوڕە پێشمەرگەکان تەکلیفیانە ماملێ کرد کە گۆرانیان لە بۆ برێ ماملێش هەزار ڕەحمە لە گۆڕەی دلی نەشکاندن تەسجیلێکی هینا تەسجیلێکی گەورەی هینا دای ناو ماملێ کە دەستی بە گۆرانیەکەی کرد تەسجیلەکەی کەس دەکرد هەتا دەنجیمی بێتە زەرێ کە تەسجیلەکە لەو کاتەدا گوێی لە دەنجی تۆ بوو ئەو جەماعەتە دەستیان کرد بە گۆرانی گوتن شتیوە چونە جێوە چی دیکە حاصر لە کاتی گێرانەوەی گۆرانی لە کاتی گۆرانی گێرانەوە دەنجی من بە دەنجی حەسەن زیرەکی دەچوو وتی ئاخە بەڕەز نیم دەنجێکی خوارێ خۆش بە حەسەنم دێتە برجێ ئەلیوکانە جەماعەت سوورجەمەرە هەر ئەوەندەینە ئەو سێ چار کەسەینە حەسەن زیرەکی چی لە دووبارە دەستیان بە گۆرانەکەی کردووە ئەمنیش وردە ڕام کێشان بە دەنجی حەسەن زیرەکی وەرە ماملی هەر سوور بوو گوتی بەڵەت نیم وتی دەنجێکی خوارێ خۆش بە حەسەنم دێتە بەرجێ ئیسماعیلی برام هەرستا پێگوتی کاک ماملێ ئەو دەنگە ئیبراهیمی برامە ئەو تا لە خۆی مەوجودە لێروکانە
کە دەنگی بە دەنگی حەسەن زیرەکی دەتی ماملێ گوتی کاکە تۆ لەگەلە من بسوڕێ ساز بین بۆ گوتن نەواری وتێ من کارم بە تۆیە وڵا ئەو دەستی کرد بە گۆرانی من دەستم کرد بە گۆرانی زیاتر لە 40 دقەی پێکەوە گۆرانی ماگوت